زۆر باشە بەڕێزان هەموو لایەکشتان باش دەزانن لە دوای ساڵی 2003ەوە کە ڕۆژێمەکەی سەدام حوسێن ڕووخا کورد بە ئومێدی ئەوە بوو کە ئیتر سوپای عێراق و عەرەبی هاوردەی یەخە لە یەخەمان بکەنەوە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان لە عێراق و ئەو کوردستانی ئێمەش بە تەواوی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان وەکو کەرکووک و خانەقی و دووس قورمات و ئەو شوێنانە بەڵام بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر وەکو چۆن ئاگر لە پوش بەرەبێ ئاوا تعریب دەستی پێکردەوە ئێستا کەرکووک بۆتە سەربازگەیەکی گەورە چواردەوری گیراوە بە سوپا و بە حەشدی شعبی و ڕۆژانەش تعریب بەردەوامە عەرەبی هاوردە لە خوار و جنوبی عێراقەوە دێن و لەوێ نیشتەجێیەکەن لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان سوپای عێراق ئەو سوپا زەبەلاحە هێرشیان کردە سەر گەڕەکی نەورۆز خەریک بوو خانووی کوردەکانیان داگیر دەکردەوە ئێستاش کەوتونەتە دابڕاندنی ئەو شارۆچکانە وەکو شارۆچکەی گوڵاڵە کە ناوەکەشیان کردووە بە جەلەولا لە خانەقین دای دەبڕن قەرەتەپە و جەبارە و ئەوانە ئەوە جگە لەو هەموو تعریبانەی کە وەختی خۆشی کردوانە لە 100 ساڵی ڕابردوو ئامێدی کراوەتە عەمادیە ئاکرێ کراوەتە عەقرە تا دوایی ئەم مەترسی ئەمە لە چیدایە دابڕاندن بچکۆلەکردنەوەی خانەقی لە چیدایە ئەی حیزبە کوردستانیەکان دەتوانن چی بکەن یەکەڵوێستیان هەیە یاخودنا کۆمەڵێ پرسن دەمانەوێت ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین میوانەکەشمان زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووتری ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاک ڕێبوار ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە کاک ڕێبوار ڕەمەزانیشتان پیرۆز شەوتان باش سپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24 تۆ وەکو کەرکووکیەک لە هەموو کەس زیاتر ئاگاداری و بە ئاگری تعریبیش سوتاوی بۆیە پێم خۆشە ئەم شەو دانوستان و قسەکانمان زۆر ڕاشکاوە نەبن ئەم تعریبە چڕەی ئێستا کە دەستی پێکردووە بە دیاریکراویش لە خانەقین ئەگەر باسی کەرکووک نەکەین ئەمە هەمان تعریبەکەی سەردەمی سەدام حوسێن نییە. سواس کاک حاکمگیان شەوی جەنابتانیش باش و بینەرانی بەڕێزیش ڕەمەزانتانیش پیرۆز بێ دەڵێ هەڵبەتە تەبعاً خانەقین بە کۆلەی یەکەم بەرخودان و یەکەم مقاومەتکردن و پێگای کوردایەتی خانەقین بووە و یەکەم پرۆسەی بەناو تعریب کە کاتی خۆی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش مەجلیسی قیادەی سەورە ئەوان دەستیان پێکرد لە خانەقینەوە ئەزانم ئەو بڕیاری 489 مەجلیسی قیادەی سەورە کە دوای ڕاگواستنی کۆمەڵێک دێ و کۆمەڵێک جوتیاری قەزای خانەقین بوو ئەو کاتە هەمووی تەرحیل کرا ئەو کاتە باخوباخاتێکی زۆریان نەبوو ئەوانەی خانەقینەکانن ئێستاکە ئاگایان لەم قسەی من هەیە کە چۆن تەرحیل کران دوای ئەوە چۆن قەرارێکیان بۆیان دەرکرد بە قەراری مەجلیسی قیادەی سەوری 489 ئەو زەوی وزارانی کە هەیەە هەر هەمووی سعدێکی 30 دینار و 25 دیناریان بۆیان دانا بۆ ئەو زەویانە کە هەر هەمووی بگواسێتەوە سەر وزارەتی مالیە یەکەم قۆناغی گواستنەوە و پرۆسەی تعریب لە خانەقینەوە دەستی پێکرد دوای قەراری 680 کەرکووک لەولاوە دەستی بە دوای ئەوە هات دوای چەند مانگێک یعنی ئەویش لەوانەوە بەکردنەوەی قەزای بابلین چەمچەماڵ و کەلار و کفری و دووس خورمات و دوا بە دوای ئەو هاانی ئەمانە لاشتاوێکەوە دەستی پێکرد و ئێستا 75 بوو دوای ڕێبوار ببوورە کاک ڕێبوار من باسی ئێستاکەم بەڵێ مەترسی ئەمەی ئێستا لە چیدایە ئەمە زۆر مەترسی دارە گوڵاڵە بێژگەر لەوەی ناوەکەیان کردو بە جەلەولا تۆ لەوە گەڕێ مەترسی ئەمە لە چیدایە گوڵاڵەیە قەرەتەپەیە جەبارەیە سعدیە ئەمانە هەمووی لە خانەقیەکەنەوە حەقە نەژڵین خانەقی مەترسی ئەمە لە چیدایە بۆ ئەیکەن ئێستا مەبەستیان چییە؟ وەڵای جارێک بە چاک بزانین محەممەد تەمیمی وەزیری پلاندانان ئەوەیەکێکە لەو شۆڤینیانی کە ئێستاکە وەزیری پلاندانانە بەداخەوە و عەرەبێکی هاوردەی کەرکووکە بۆ خۆی تعریبی کردووە یەکێکە بە کۆلی کارکتەرەکانی تعریبکەواتە ئەو لە پشتیەوە ئەمەوەیە ئێستاکە ئەیبەت تاکیت قۆقارەکە لای ئەوە پیلانەکە لای ئەوە دروستکراوە مەطبەخەکە لای ئەوە بووە و ئەویش یعنی ئەمە ئیشێتی ینی بەو شکڵ هاتوۆتە ئەو پۆستی کە وەریگرتووە ئەو بتوانێت ئەو تەغیرە دیموگرافی کە کاتی خۆی باپیرانی ئەو لەگەڵ هۆز و عشیرەتەکانیان کە کتابێکم لا هەیە بەڵگەنامەیە لەسەر ئەوانە کە کاتی خۆی بۆ سەدامیان بەرز کردووە کە سەرۆکی ئەنجومەنی قیادەی سەورە بووە ئەلێ ئێمەی هۆزەکانی 1 2 3 4 20 هۆزن ئێمە هاتووینە بەدەم بانگێشتەکەی جەنابتانەوە سەدام حوسێن بۆ ئەو پیلانەی کە دادنەوە تعریبکردنی و منتیقانە و هەر 20
سەرۆک عشیرەتەکە تەوقیعیان کرد یەکێک لەو باو باپیرانی ئەو محەممەد تەمیمەیە کە ئێستاکە وەزیری پلاندانانەوە ئێمەش جار وایە باوشی پێکەین و تەوقی لەگەڵەکەین و وازانین ئەلێن برا عەرەبەکانمان بەوە عەرەبێکی هاوردەی شۆڤینیە تەبعەن ئەمیشان ناکات. باش دەست خۆش کاکە ڕێبوار باشە ئێستا ئەمە جەنابیشت باشەی زانی ئەمە پێشێلی دەستورە پێشێلی مادەی 140 بەڵام بۆ خۆش دەزانی خۆ لێژنەیەک هەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 و ئەم لێژنەیە سەرۆکی هەیە سەرۆکی لێژنەی مادەی 140 جێبەجێکردنەکەی بۆ بێدەنگە بۆ قسە ناکە ئەمیش هاوکار و هاوشانی ئەو وەزیرەیە. وڵای کاک حاکمە بێت جاوایە دەستنێن لەسەر عیبەکانی خۆشمان بەداخەوە ئێمە سەرۆکی ئەو دەستگا تەنفیزیەی مادەی 140 ئەو بۆ 5 خولە کورد نەبووتە سەرۆکی بەداخەوە کە پۆستێکی زۆر زۆر گرنگیشە بەڵام بەداخەوە کورد قەت بیری لەوە نەکردوێتەوە لە وەفدی مفاوەزاتە لە وەفدی تەشکیلکردنی حکوومەتە جارێ عەرەبێکی سونیمان بۆ دێنێ شۆڤینی جارێکی عەرەبێکی شیعی شۆڤینیمان بۆ دێنن جارێکی نێتەوەیەکی تری شۆڤینیمان بۆ دێنین یعنی ئێمە نازانم ئێمەی کورد کە 150 خاکمان تاکوم ئێستاکە بەدەستی ئێمەوە نییە ئەی باشە ئەوەنە هەڵ ناگرێت بۆ یەک جاریش کورد داوای ئەو پۆستە بکە چونکە بە تاکید ئەو کابرا ئەوەش زۆر هەڵەیە کە هەنێک کۆڵکە سیاسی دەرەچن ئەلێن ئەم قەزەی مادەی 140 هەرین کورد نین عەرەب و بنەتەوەکانی تر نەخێوانیە 190 بۆ 95 پەیوەستە بە کوردەوە 105 ئەگەڕێتەوە بۆ ئەندێ شۆنی کێشە لەسەر لە بینی شیعە و سونە لە ناحیەکانی نخێ بوو بینی کەربەلا و ڕۆمادی و هەندێک شۆن ئەگە تۆ سێر تەقریری و راپۆرتی مادەی 140 بکەیت لە ساڵەکانی 2012 سێرەکەی ئەو هەموو پرۆژەی کە دانراوە 193 بۆ ئەو ناوچانەیە کە پێوترێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێنێ بەڵام 170 بۆ شۆنانەی ترەکە ئێستا کە کاتی خۆی لە بینی شیعە و سونەیە کێشە هەبووە زۆر ئێمە بۆ یەک جاریش بێت ئەبێ ئەو پۆستە بدێتە کورد بۆی بتوانێت ئەو داکۆشیە بکات. زۆر باشە کاکە ڕێبوار جەنابتان سەرۆکی پێشووتری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووم پرسیارەکەی من ئەمەیە تۆ لەو بڕوایە دای ئەگەر شکات بکرێ کورد لایەنە سیاسیەکان لە دادگای فێدراڵی شکات بکەن پێ دوایە دادگای فێدراڵیش بێلایەن دەبێت و ئەم زوڵم و تاعریبە ڕاگرێت. وڵی نەخێر من ئەو سقای و متمانەیەم نییە بە ودام و دەستگا دادگایانەی کە بە لەسەر و هەموو شێوە دادگای فیدرالی کە چونکە ئەزمونونەکان وا ئەسەلمێنن کە بە هیچ دادگایەک لە عێراق بێلایەن نییە و هەر هەمووشی لەژێر فشاری زۆرینەن کە ئێستاکە بەداخەوە کورد لە حکوومەتی عێراق کەمینێت چی لەسەر ئاسی تەشریعی چی تەنفیزی بێ چی قەزائیش بێ ئەوە بۆشمان دەرکەوت کە لەو کاتەیە لە نۆ ئەندامی دەستگای فیدرالی دوانی کورد بوون لە هەموو خولەکانە کەچوی ئەو مەجالیان پێیان نادا ڕێی خۆیان بدەن ناڕزایی بدەن ئاعتراض بکەن حتا جاروا بوو یەکێ لەو حاکمانە ناچار بوو استقالەیە دا و دەرەچوو لەو نۆ کەسی کە محکەمەی فیدرالی پێک دێنن نەخێر نێمە نابێزمانە و کەواتەمان بەو دادگاش بێ کە بتوانین ئەم کێسانان بۆ یەکلاکاتەوە. زۆر باشە کەواتە کاکە ڕێبوارکەوەی تا ئێستا عێراق لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێیە ئایا لایەنە کوردستانیەکانەوە تۆ وتبا دەست لە دادگای فیدرالیش بشۆین لایەنە کوردستانیەکان دەتوانن یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێز بن بۆ بەشداریکردنیان لە حکوومەتی نوێی عێراق بڵێن ئەگەر تعریب ڕانەگرن بەشداری لە حکوومەت ناکەین و هاوکارتان نابین ئەتواننەوە بکەن. والله گەر بیکەنەوە شەرەفێک و یعنی تاریخ مێژوو کاتە ناو مێژووە لە گەورەترین دەرگاکانەوە بەڵام بەداخەوە تاکو میستاکەوە 5 خولە هەتاکو مەسە نەیانتوان یەک جاری هەڵوێستێکی ئاوا جوامێرانە و قارەمانانە هەر هەمویان بکشێنەوە لەو پرۆسەی کە بەردەوام کورد ئەو حکوومەتە دروستەکە بەڵام دوا بەدوای دروستکردنی حکوومەتەکە و کۆمەڵێک اتفاقیاتە کردێ یەک خاڵێکیشی هەمووی بێتە کە حەبری سەر کاغەزی تەنفیز ناکرد یعنی یەک جا ئێمە خەڵەتاین دووجا سێجا و 5 خولە یعنی وابزانم ئێمەش جارێتە بێ بە خۆمان دابچینەوە جارێکی تر ئەو متمانێ نەدەین بەم خولەی داهاتووە ئیلا ئەم کەیسەیەک لا نەکردرێتەوە ئێمە چونکە هەموو جارێ ئەڕۆین ئەوەنە کێشەمان بۆ دروستەکەن وامان لێ دێ ئەمانە دووبارە ساڵ دەڕوا و خول تێپەڕە بێ و هیچ کەسێک پەرلەمانتارە گەڕێتەوە وەزیرە گەڕێتەوە و هیچیش نەگۆڕاوە لە واقعەکە من وازانم ئەم جارە کۆتایی بێت چونکە تەواو ئەگەرمە بە 5 خول تێنەگەین لە حکوومەتی عێراق بە دەی تریش لی تێناگەین. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووتری ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵما بووی گەلێ سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.